سڵاوتان لەبێ ئەزیزانم، من هەیان هەورامیم لە پرۆگرامێکی نوێ لە کەناڵی دیمەنی خۆشەویستەوە هاتوومەتەوە لاتام. پرۆگرامی ئەم جارەمان لە پرۆگرامەکانی پێشوو زۆر جیاوازترە بە ناوی ئەرەبەز نییە. با پێتان بڵم لەم پرۆگرامە باسی چی ئەکەین و چی ئەگوزێرێت. لەم پرۆگرامە من هەر خۆم پێشکەشکارم و هەم خۆم ڕۆڵی سەرەکی ئەبینم. لە بڕگەی یەکەمدا من خۆم ڕۆڵی ژنێک ئەبینم کە ژیانی هەمووی تێکچوو بەدەست پیاوێکی تەمەڵ و تەوەزەل و دڵپیس. لەگەڵم بن. شەربەتەکە بخۆ. دەست خۆش بیاخۆ. بەس باشە تۆ بۆ ناخەوی ساعات 2 شەو. وەڵا خەوم نایە. ڕاستە. ئەلۆ؟ عەبدوڵڵا جان سووری بە قوربان. چاوت ماز دەکەم. ئەوە کۆمت بەبیرایەتەوە بە 2 شەوەی. قوربانی برای من. ئەرێ چی؟ حەز لە پاچەیە؟ ئەجە پاچەی دەستی هەیەنی. هەر پیا حەز دەکا بیخوا. تخوا حەز لە پاچەیە؟ وەڵا با هەیان جومعی لە بۆ مالێنێت. جومعی میوانی مەی باشە؟ جومعی میوانی مەی ئینشاڵڵا تەوا بە پاچەی. کورە بەخوا نییە دەبی بێ کورە پاچەی هەیەنی هەر هەموو خەریک باسی دەکا پەنجەتی لەگەر دەخۆی. کابانە دە باشە چاوەڕێتم جومعی ها دیار بیلۆنی و ڕان لێروکانە بێ. دە باشە وە قوربان چاوت ماز دەکەم. خوات لەگەر خەوافیز. دلێرگیانەوە تۆ بۆ پرسێ بە من ناکەی. من جمعە قەرار بوو بچمە ماڵی خوشکەکەم. یەکچێتە تازەوە برام تەلەفۆنی کردی و دێ و عای بەخۆ دەری ناکەم. ئای بە ئەی خوشکەکەی من وادم پێیاوە. برێ میوانمان هات خۆ قابلە و لە تێداگا بەزەوە عای بە کابرا تەلەفۆنی کردی دەرێ حەزم لە پاچەیە. ئەوە چییە؟ کێ؟ بەخوا نایناسم ڕقەمە. جوابی دێوە دەی؟ دە جوابی دێوە دەڵام؟ ئەلۆ؟ کێیە تو کورە؟ چی؟ باڵە تەلەفۆنت کردیە؟ ساعات 2 شەوێ لە بۆ پیاوان بەهەڵە نایکەم بەس لۆ ئافرەتان دەیکەن؟ نازانی ئەوە کێ تەلەفۆن دۆ کردیە کوریا؟ خێزانیم ناوە. داوا لێ بردن دایخە هەی. هەیان ئەوە کێیە؟ هەیان پێم بڵێ ئەوە کێیە تەلەفۆنی لۆ کردی؟ نایناسم بەخوا نایناسم. نایناسی؟ دەڵێم کێیە هەیان؟ نایناسم. باش. ئەوە ڕقەمەکەی وەردەگرم ئێستا سبەینە ڕووی دەکەمەوە کێیە. شت دەبینم ڕاوە. هەیان کچێ هەیان کرچێ ئەو لۆ جواب نادایتەوە. خەریکی ئیش بووم. کاتە بڕۆکنی کسەکەم لۆ بینە. لەلاتایە. ئەو بوا سیر مەکەی. لەبەری پیاوێکی زۆر سێری شتەکە لە تەنیش خۆتایە من بانگەکەی بەس لەبەرەوەی ماندوو بکەیت. دەلاکەوە هەیان بەڵێ ئاوکم لۆ بینە. ئەو ئاو نییە لەبەردەم تا؟ کچێدا و ئاوە گەرماوە سارد بینە دەی؟ ئاو تۆ بخۆ. ئەرێ کچێ تو نازانیە من لەو زەتێنم هەیە و ئاوە ساردە چییە؟ ئەرێ دۆ تەواوی بۆ شەڕ بە من ئەفرۆشی. ئاوەکە گەرماڵی گەرمە ساردەڵی ساردە قورگمێشێ کەس لە تۆ تێناگات. دەڵێم دەم ناقەشەم لەگەڵ مەکە بەسەبی بڕێنەوە؟ هیچ ناوێت چم ئیشم هەیە. نا هیچم نایە. هەیان میوەی بینە میوە. ئەی تو ئێستا نان نەخوارد. بڕۆ میوەکەی بینە دەبڕۆ دەی.
دەستخۆشی عافێت بێ. هەیان کچەیان ئەدی و ترێ جوانم کڕیەکە ترێ دلێر ئەوانە بخۆ ترێکە شوێنم خۆڕا ناکات ترێکە. دەبینە دەیدەی خۆم حەزم لێ ئەوە چێ ئەو هەندووکەتینە ئەو تۆ چۆن پێتە خوڕێ و هەموو شتە بم بەیانە؟ ئەرێ مەعیدەی خۆم نێدەی خۆم. فەرمی ئەو ترێکە بیخۆ. دەستخۆش بۆ ناچی بۆ دەوام دلێر ساعت 8:30. دەوامی چی؟ خۆ دەزانی بۆ ناچی. خۆم چییە زانم؟ ئەدی کابرای سعات 2 شەوەیە؟ دلێر بەستەیەکی گوێ لێ بە حەیامەت چێ دوی شەوێکی غەڵەت کردبووی و تەواو. غەڵەت کردبووی سعات 2 شەو غەڵەت کردوێتی بۆ ژمارەی تۆ بۆ بۆم نیناکە سعات 2 شەو هەیان. بەستە دلێر عیبە دراوسێ گوێی لێ بە حەیاش ناموسمانە چێ بابا چەند ساڵە ژنی تۆم چیت بەمنەوە بینی؟ وەڵا ئەوە دیتمان دیتمان. زۆر عیبە بۆ تۆ دلێر زۆر عیبە. لاکەوە لاکەوە لە بەرچاو. ئەلو دادە نەرمین باش بە قوربان دەستماز دەکەم بەڕێزی هەیانت دەوێت؟ یەک دەقە بەنگ لەکەم هەیان ئەلو باشی پوری گیان تۆ چۆنی بە قوربان سلامەتی وەڵا باشە ماڵەوە چۆنن بە قوربانت بم بەڵە پوری گیان لە ماڵە بم ئێوەرە بی بە قوربان حازرم کردو بۆتان باشە بە قوربانت بم زۆر سوپاس سەلام لە ماڵەوە بکە بە ڕێزی گیان. بینە ئەم بەلێڵە ئەم بایلە نییە لاکەم دەقەی دەرگایە؟ دەرگایە وەرە تەمەشاکە هەتا ئەمە لەو ماڵی بمە تو دەرکەی ناکەیەوە. هامەرێ چ دەوێت؟ جوان زعمت ئێرە ماری مام حاجی ڕەسوولیا؟ ناکاکە ئێرە ماری مام حاجی ڕەسوولی نییە. باللهەوە جارشکەم هاتیمە برام هەوە ئێرە هەوا خۆ غەڵەت نیمە من. ئەتو جارێک هاتی ئێرکانە؟ زۆر برادر حاجی ڕەسوول. یعنی دیکە هاتی ئێرکانە؟ هاتی مێرم جارش. هەر ئێرە؟ وەی هەیان کو حەیات بردم هەیان کاوەرە سووریا تو ئەوە کاکە لەسەر خۆ بە کاکە لەسەر کاوەرە سووریا تو لەسەر خەڵەتی ڕاوەستا. تو دێماری من هەتیم سەر دەنگ بە پێتەبێت. لەبەر مواژێ بەرە مامە گیان بە قوربان لۆ توش ئاقلم کردیا تا جارش کە درپیسی لە توونەکە باشە ئەو زۆر بێتەربێتە. ئەوە چییە دلێر ئەوە چیتە؟ ئەنا دەستم زۆر دێشی تێکم لەو شێلە کتێ سەبەر دەمت بگردە ئێستا ئەو هەر لە ناهات. ئەسا ئەو دکتۆرە نۆ نەهاتکەینە دێ؟ وتی ئێستا دێم خۆ دکتۆری باوکمان نییە. ئای بە دەرگای ئێستا ڕۆ بیکەرەوە؟ بۆ خۆت ناچی؟ جا تۆ کە هێشتوتە من بچم دەرگا بکەمەوە؟ ئای چەندم پێ ناخۆشە دەچی بەساخ غیرەت. بینیتان چۆن تووشی پیاوی خۆی بوو؟ ئەرە دەبەستە کاکە واز لە دڵپیسی بێنە چەند ساڵە ئەم ژنە بەخۆشی و ناخۆشی لەگەڵتایە هیچ لێ نەبینی تەنها گومانێک بوو گومان و وا دەکات کە ماڵت وێران بێت. ئەزیزانم باواز لەو بڕگەیە بێنین و بینە بڕگەی دووەم. بڕگەی دووەممان باز لە ئیدل زەواج ئەکەین باز لە ساڵیاتی هاوسەرگیری ئەکەین تەنها یەک ڕۆژە بەڵام ئەو ڕۆژە هەموو یادگاریەکانی ئافرەتیایە کۆ ئەبێتەوە ناسینی ئەو پیاوەیە و وا دەکات کە بڕواتە قەفەزی زێڕینەوە و ژیانێکی تازەی بۆ دروست بێت بەڵام لای هەندێک پیاو ئەو ڕۆژە هیچ گرنگیەکی نییە نەک ئەو ڕۆژە ئەو ئافرەتە هیچ گرنگیەکی نییە بۆی لای کۆمەڵگای ئێمە هەر پیاوێک ئەگەر ئەو ڕۆژانە لەگەڵ ئافرەتەکەیە بگێڕێت و لە دەوروبەری ئافرەتەکەی بخلێتەوە و ڕێزی لێ بکرێ پێڵەن ژنانی پێڵەن هۆمەر بەڵام وان نییە با بینە سەر بڕگەی دووەم.
داجانا دوشمینە دەست خۆش دەرگەکەم کەم ڕەنگانی ترە حەز لێ بهێنەوە هەڵی واسین باش قسەت با تەلەفۆنی بکەم کات زۆر درەنگی کرد ئۆف دەجواب بەرەوە ئەو سەعات چەنە ئەی هاوار پیاوێکی چەند ئێمالیت ئەم ڕۆژت بیر نەبێ کەی بیر بێت جەرگەکەم چیت لێ هات داجانا دوشمینە باشە جاندانێ ئەمی پێم بکەم دلێر لەکوێی دلێر زانی کات چەند درەنگی کردووە جواب ناداتەوە داجان باکم بۆ ناتەوە دەهیان توخەم لە شتانە مخۆی تەلەفۆنی بۆ کەمەوە یەتەوە کات چەند درەنگە لەکوێیت دلێر لەکوێیت کوڕی من خەم مەخۆ باوکت هەرە گەڕێتەوە تۆ میزەڵانەکان بە من پرۆمۆمەکانم بۆ بێنە دایکە جانەوە بۆ سعات بوو بەدە باکم بۆ ناتەوە دێکی گەنلانەی بابە ئیشیە بێت داینێ لەسەر مێزەکە ئەوە دەیخۆڵبانی بڕۆ بخەوە باشە بە قوربان هەموو حەزمێ لەگەر ئێوە بوو ئاخر کە بابا هاتەوە هەڵتەستێنم وعد بێ دەبڕۆ ماچێک بە بەدایکی خۆی دەبڕۆ خۆی ئۆف بە سەعات 11 دلێر نەهاتیتەوە کەی بە تەمای بیتەوە تۆ هاتم بە سەرخۆشی هاتم ئەوە چییە و هەموو تەبتەبە و والله من ناتو مالك يا غلط كنا باخذ متى عقرتي ما والله نعم غلطني ما بخوايا مالكم انا هوتا ناس دار حيراني من هوتيا دلێر بەچی پێکەنی ئەوە کادا هاتوویتەوە لۆ ئەتو بەس پێم برێەوە چیە و هەموو دەبدەبە جوانە و شتە جوانانە تۆ بە منەڵی ئەمە چییە؟ تۆ ئەمڕۆ بیر نییە؟ ئەمڕۆ؟ بابای تۆ بیرم نییە هەیان ئەمڕۆ برادەرێکی عەزیزم گەڕابوویەوە لەگەڵی چووین یەک قاپ ئارەقما خواردەوە ئەمری خۆت و برادەر و ئارەقەکەش نەمێنێ باشە ئەمڕۆ ڕۆژی چییە دلێر؟ ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە خاوەن خانوو لە ماڵەوە دەری کردین ملی خۆت و خاوەن خانووش بشکێ ئەمڕۆ چ ڕۆژێکە دلێر؟ چەند ڕۆژە تۆ منێ هیمال کردی ماقول ئەمڕۆ بیر نەبێ دلێر؟ ئەخر بیرمە بیر ئەوڕۆ 32 مانگە ئەی هاوار دلێر ئەم شەو چی لێ هاتووە؟ مانگ وا 32 هەیە ئەزانم دەتۆ بەد لێم بگەڕێ هەیان من ئەزانم شتێکە پەیوەندی بە خۆم خۆتەوە هەیە؟ بەڵێ ئەیا فەرین تاوا کرە با بەخۆ من مەزبوط بینی من و وایە خۆمەوە بینی من و تۆ بینی من و تۆ نەبوو بێدەنگ بە گۆرانیەکەم لەبەر چاوکەوە بێدەنگ بە باشە؟ ئەمڕۆ ئەمڕۆ سەری مانگە و حکومە دوو معاشمان قەرزارە چۆنم زانی من حکومەت نیم دلێر ئەمڕۆ چییە؟ ئەمڕۆدا ئەزانم ڕاو بەڵێ ئەمڕۆ چییە؟ بەبیرم هاتەوە تۆ بۆ خۆت وا لە منەکەی ئەمڕۆ بڕیار بوو ماڵی دایکت داوەتکەین و پارەمان نەوە داوەتیان کەین
واز لە ماڵی دایکم بێنە تۆ چەندێکە منێ هێمال کردو ئەمڕۆ ساڵیاد یاوسەرگیریمانە ساڵیاد یاوسەرگیری من ئەمڕۆ هەر نەمزانی چی هەیە خۆشەویستانم بینیتان ئەو پیاوە ئەوەنەی خواردبوویەوە کە نەی ئەزانی هاوسەرەکەی و ماڵەکەی و مناڵەکەی چێن و ڕۆشتۆتە کوێ ئێ بۆوە ئەکەیت بۆوە ئەکەی کە ئاگات لەم دنیاە نەمێنێ ئەویش ئافرەتە ئەویش گوناحە مەعقولە تۆ دووشێوە چیتە ماڵەوانێ بەواز لەوە بێنین ئەزیزانم لە بڕگەی سێمدا باز لەوە دەکەین کە من هەر خۆم دووبارە ڕۆڵ دەگێڕم ڕۆڵی مدیرێکی خراپ ئەگێڕم لە دائیرەیەکە هەمویان وەکو ڕۆبۆت لە بەردەمما ئیشەکەن فەرموو لەگەڵم بن باشی خاتم هەیە باش کاک بڵێ سپاس دەکەم مۆبایلەکەت ئاخر خاتم هەیە مۆبایلەکەت بەیانی باش باش بەیانی باش مامۆستا بەیانی باش مام شێرزادگیان مۆبایلەکەت مەتوانی بیتێ والله مدیر ئەگەر بکرێ ئەو ڕۆکە عەفوم بکەی مەمنونت دەبن بەڕۆی خێزانەکەم لە خەستەخانەی داخل کرایە لەوانەی ئیشەکیان بە من هەبی زۆر سوپاس دەکەم ڕاستە مام شێرزادگیان 3 مانگە تۆڵی خێزانەکەم نەخۆشە بەڵام ناکرێ هەمویان مۆبایلیان لێ بسەندرێت و مۆبایلت پێ بێ والله ئەمە چ بکەم حەز دەکەم نەخۆش نەکەی بەخوای بەس ئەوە شفا لە دەست خوایە ئیشاڵڵە باش دەبی ئیشەڵڵا مادام وایە بەڵام کە تۆ مۆبایلت پێیە تەنها بۆ تەیە تەلەفۆنی خێزانەکەت جواب بیتەوە بۆ هیچی کە بەکاری نهێنیت هیچ خەم نەبی مەمنون و سوپاس دەکەم کورە چی ئەوەندە چای دەخۆن چا مردم ئەوەندەی چای تێکم سلام علیکم ئەشم خێروی جانەکەم بانە سواز دەکەم مام شێرزاد وڵای ڕاستی داوایەکەم لە دەیە برێ لە خزمەتدا لای ئەزانم خەتەریشە باش نییە بۆت بەس مۆبایلەکەتم پێویست بوو مۆبایل بڕاکە زۆر بەکاریان بەس هەواڵێک کچەکەمە پرسمەوە دەمەوە کورە ئاخر ئەم وعدم بە مدیریدایە مۆبایل نەدەم بە کەس ئەزانم بەس بڕاکە زۆر دڵم لای کچەکەمە بەتەنیا لە ماڵێ بەس ئەوە هەواڵێ بپرس کچەکەت بەتەنیا لە ماڵ بەدێشتیا ئارۆ، یا کوشتی وا دەبی چ بکەم خۆم و خێزانم بە درێژایی ئەم ڕۆژگاری ئیشەکەین دەردی هەژاری کەسی تێناگە کاکە لە بە خاتری کچەکەت ئەمن ئەو مۆبایلێت یەک دەقە دەدەمێ باشە زۆر هەواڵی پرسمەوە دەمەوە لە هۆردوقمان باش نییە ئەلو بابەجان باشی بە قوربان باشی ئێ باشە بابەجان ئاگەر لە خۆدێ باشە دەستکاری کارە باشتیوانەکەی باشە بابەجان دەی حیاتم دەست خۆش بێ ئەمەشم لێ وەرگرا ڕاستە و پارێ چی کاکە ئای مام شێرزاد مۆبایلی بەکرێ دەدەی شت دەبینم ئێستا فەرموو ئەم کاتت باش جەنابی بەڕێوەبەر فەرموو کاک بڵێ جەنابی بەڕێوەبەر قەوما چی بۆ جەنابی بەڕێوەبەر گەندەڵی لە ئیدارەکەماندا هەیە چۆن شتی وایە جەنابی بەڕێوەبەر بەرتیل هەیە دلێ بیڵێ چی بووە مام شێرزاد مۆبایلەکەی بەکرێ دەدا چۆن من بە چاوی خۆم بینیم مۆبایلەکەی بەکرێدا بە کاگاراس هەر ئێستا بۆم بانکە جەنابی هەر بەڕێوەبەر ئێستا بۆم بانکە چاوە فەرموو مام شێرزاد بەڵێ. ئەم دەنگۆیانە چین لەناو دایرە بڵاوبوونەتەوە دەنگۆی چ دەنگۆی ئەوەی کە تۆ مۆبایل بەکرێ ئەدەیت والله بالله وتالله درۆیە چۆن درۆیە بە چای خۆیان بینیویانە ئێ باشە مۆبایل جیکلاسم بەکرێ بدەم قسەت زەبت کە مام شێرزاد ئەی ئەم مۆزوعانە چین لەناو دایرەکەی بنا کە باسیەکەن و دەنگۆی ئەوەیە کە تۆ پارەت وەرگرتووە ئەوە باسی 10,000ەکەی دەکەیە تو 10,000 چی تۆم لێ وەرگرا خە نابی ئێستا دەزانین چێ خەڵک ئەوەی ببینیتن دەرێن ئەو ڕەشۆی وەگرت نا غەڵەت تێناگە بڕۆ کە دوێنێکە سارەیەک ڕێک لە دەستی وەرەگرت خەریب و خۆی لە مندا خۆم لێ قوتا کرد ئەوە با سەدەقە سەر بێت یعنی ئەوە سەدەقە سەرە ئەوە سەدەقە سەر بێ یا ڕەبی خێری لێ ببینی گەلێک مەمنونم یا ڕەبی خوا خێری بنووسی سپاس دەکەم
چاوەکەمی جارێ خاڵ چاوەکەمی کاتان تاو هەستن هەر کەسە بۆ ژووری خۆی زانە جان چۆنی؟ باشی ئارەژیان هاتم زانە جان سلفەیەکمان کردو وەرە بەشدار سلفەی چی مانجە چەند؟ وەڵای مانگی 100,000 8 نەفەرین ئەگە دێ ئەبێتە نۆ زۆر باشترە بۆ خۆمان عەلی چی؟ تەلەفۆنم لا نییە با تەلەفۆنێک بۆ ماڵەوە بکەم خەبەرت دەدەم والله مشکلە نیە ناکە نووسم دوای خۆ جوان بۆ کاگەرێز جەناب چیەکەی لەم ژوورە؟ وڵای قورباناتم بۆ لای کاک زانە ئیشێکم پێ بوو ئیستا پەلا ڕۆمە ژوورەکە دیارە تۆ یاساکانی ئێرە نازانی نازانم بەس ئیشێکم پێ بوو سلفەیەک بوو بەس نایمە نووسی بە پەلا ڕۆمە ژوورەکەی خۆم یاساکانی بیرخەمەوە کە چیە ئەگەر تۆ ئیشە بە مۆزەفێکی تر نەبێ ئیشی دایرە نەبێت بۆت نییە بچیتە ژوورەکەیەوە ئەزانم زۆر دالێبوو نەکەم دووبارە نابێتەوە باشە فەرموو بورە ئەی تۆ ئیشەکان تەواو کردووە؟ نا ئینتەرنێت زەعیف بوو لەبەر هەندێک ئێستا تەواو دەبێت باشە خێراکە لە بەیانیەوە خەریکی چی تۆ لێرە؟ خۆشەویستانم بینیتان کە ڕۆڵی مدیرێکی خراپم ئەگەڕا هەمووی لە بەردەماوەکو ڕۆبۆت بوون دەبا سێریکەین ئەمجارە ئەگەر ڕۆڵی مدیرێکی باش بگێڕم بزانم جیاوازیەکەی چییە فەرمو ئێوەش لەگەڵم سڵاو دەبێ باش بەخێر هەستی جەناب بەڕێوە بەخێر بێت چاوەڕێ شۆفێرەکەتانەکەم نانا بەڕێزم پێویست بە شۆفێر ناکەم منی ژۆکۆیەوە کەسێکی ئاساییم ڕاست بەڵێ پێویست بۆ جەنابتان شۆفێرتان نییە بە جەناب بەڕێوەبەر نا پێویست ناکەم ئەی لەو بەڕێوەبەرە گەورەیە وڵای هەداوادان کردەوە جەناب بەڕێوەبەر هەر هەمی بەڕێوەبەری گەورە مامۆستای گەورە ئێمە کەسمان گەورەتر نین تەنها خودا لە ئێمە گەورەترە ئێمە وەکو یەک ئینسانین تەنها پیشەکانمان جیاوازە هەر پشتی ئەوەیە بەڕێوەبەری سادە ئەوەیە بەڕێوەبەری دیموکراسی مدیر حسابات لەکوێیە؟ مدیر حسابات جەنابی بەڕێوەبەر مدیر حساباتی چی؟ بە کەیفی خۆی دێ و دەچی هەروە حساب لۆ کەس ناکە بە خۆی مەسئول بەڕووبەح کاکەگیان چاوەکەم عیبە زەم و زەمکاری هەتاکەی مدیرەکە ئێوە ناناسێت یەکسەر دەستیان کرد بە زەمکردن ئەم وای کرد و ئەو وای کرد ئێدە بۆوە یەک بگرن نەلاو یەکابن با بتوانن داوە حەقی خۆشتان بکەن چۆن نەبێ ئێوە باسی برادەرەکانتانکەن لە دواوە ڕوبەڕوو خۆشتان بێ و لە دواوە زەمی بکەن شتیوان نابێ الله یاخۆ بەخێر بێی جەنابی مدیر جدید زۆر سپاس ئەو چایەم بە دەستی خۆم لێنایە لۆ جەنابم ئەرکی کێشاوە سپاس دەکەم ناوی جەنابە؟ مام شێرزادم پێ دەوێت زۆر سپاس مام شێرزادیان بەڵام داواکاریەکمە بوو کە چات بۆ من هێنا بە تەنیا بۆ منی مەهێنا بە هەموو کارمەندەکانی دایرەکەی بەرە وەڵی جەنابی مدیر ئەمە هەروە فێر بوون و بەس چای لۆ مدیری بێت نانا نابێت مدیریش هەر وەکو ئێوە کەسێکی ئاساییە ڕاست. باواز لەوە بێنین مامەگیان تۆ ئیش چیە لێرە ناوت چییە؟ وەڵی ئەمن چایە چیمە هەدیقە چیمە تەنزیف چیمە هەر شتێک چی پێوە بی بە من دەکەن ڕاستە مامەگیان لەم وەلا تۆ تەنها هیچ شتەوەیان قاوەیان چایی هێنی بۆ ئێمە هیچ ئیشێکی تر پێویست ناکات بیکەیت دەگروسی بیداچی داتن یاخۆ بەخێر بێ ئێرەت ڕوونا کردەوە فاتم مێزانە مێهی مەگری ئەی مۆزەفەکانی تر لەکوێن؟ جەنابی بەڕێوەبەر وا هاتوونە ئێستا دەچم هەموویان کۆ دەکەمەوە پێویست ناکەم من خۆم چم بۆ لایەن واتە چۆن جەنابی بەڕێوەبەر چۆن نەبێ بەڕێوەبەر بچێتە لای مۆزەفەکان دووبارە پێتەڵێمەوە بەڕێوەبەر کەسێکی ئاسایە تەنها خودا گەورەیە آخر ئەم کاتەکان باش کاتە باش هەڵمەستن دانیشن باشتر بۆ ئێوە وتم زانم خەریکی چین پێویست ناکا لە بەری شمەستن فەرمی دانیشن چۆن پێویست ناکاتەوە بەڕێوەبەری ئێمەیت ڕاستە من بەڕێوەبەرم بەڵام هەروکوێەوە کەسانێکی یاساییم تەنها پیشەکانمان جیایە پێویست ناکا لە بەرم هەستن لە مۆلا ئەو یاسا کۆنانە کە لێرە ڕوویاوە ئەوانە ڕوو نادات تەنها بۆ ئەوە من لێرم کە هاتووم ئێرە بەرەو پێش بەرین نەوەک ترس لە بینمانە هەبێت باشە گەورە پێویست ناکاتم بڵم خانمی گەورە تەنها بە ناوی هەیان خان بانگم کە و بەس
تۆ بۆ بەدوامەوەی جەنابی خاتون دەمەوێت یارمەتیت دەم ڕێنوینیت بکەم. پێویست ناکات تۆش ئیش تێ بە قوربان بڕۆ بەلای ئیشەکانی خۆتەوە. کورە جەماعەت بە شەڕەفەوە باشترین مدیرمانێ نانمان کەتە ناوڕوونی. ئەی خوایە ئەمە بۆ کەس ناهاتووە. سیرێکی ئێرەش بکەم. تۆڵێ بم بۆ پشووکە من نەمزانیوێ. کەسی لێ نییە. سەعات چەند شەکەت زۆر ڕۆژ بووە. مام شێرزاد. بەرێ جەنابی بژێ. ئەمڕۆ چەند شەمەیە؟ ئەوڕۆ دووشەمەیە. ئێ باشە ئەی بۆچی هیچ کارمەندێک لێرە نییە؟ وڵا هەر بە هەوەز نەهاتینە. بۆ؟ وڵای ئەوڕۆ هەر نەهاتینە لە خۆیان ئۆفیان دایتە خۆیان. خۆیان ئۆفیانیاوە هەتا ڕاوێک دەقەیەک دقە بام تەلەفۆنە چەند لۆ بکەم. 100 تەلەفۆنم بۆ کردوون مام شێرزاد جوابم نایە. لەسەر تو هەر نەگرن لەبەرەوە تو جەنابەت مدیرێکی زۆر دیموکراسی. وڵۆ هەر قەپاتە. چۆن شتی وا بێ من هاتم لە ئەوروپاوە هەتا سیستەمی ئێرە ڕێک بکەم. نازانم باشم کردو یان خراپ. حەلۆ خۆت بگەڕێەوە بێگزاری. بۆ؟ لەبەر ئەوەی سیستەمی دیموکراسی بە کەلکی شەرقل ئەوسەد نایە. ئەی هاوار ئەی هاوار مدیرێکی باش بووم بینیتان چێ ڕوویە کەس داوامی ناکرد هەمووی ماستاویە کرد هەمووی زەمی ئەکرد بەس یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ وابوو لە سێی سێم ڕۆژە کەس حسابیشی بۆ نەکردم کە مدیرێکی خراپیش بووم وەکو ڕۆبۆتی شەکانیان نەکرد بەڕاستی کەس لەم کۆمەڵگایە تێناگا باش بی ئەوە ئەنجامەکەیەتی و خراپیش بی گلەیت لێ یەکەن ئەزیزانم بڕکەکانمان کۆتایی هات تا پرۆگرامێکی تر بەخواتان دەسپێرم و خواتان لەگەڵ هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک